أما قالك كيف خوشن مع احتفال كر وأن سألي كاريوم كر إنه ما قبله وحكي كرن وحرجزنك أم تشكي كردي البردكن أما لو حمان تاكر دي زور كس لو حيان تاكر وما مستا سارة وما مستا شهد زور آل كاريومان بيدا حتى لو حانا ما تاكر ئەمڕۆ هەستاین بەکردنەوەی فستیڤاڵی ساڵانە کە پێک هاتیە لە چەند بەشێک یەکێکیان ئاهەنگی ڕۆژی جچی کوردیە بۆ بەرەزڕاکردنی جچی کوردی و ڕۆژی نەورۆز لە ناودڵی منداڵەکان و هەروەها هەستاین بەکردنەوەی پێشانگای ساڵانە کاری دەستی منداڵان وێنەکێشان و کاری دەستی خۆیان. ئیرۆم گەلێک کەی خۆشین بۆ بێ لیستەڤاڵە هەندێک جوان و ئەم پشکدارین ئەلکارێ دەستی مەبریە و کارێ دەستی مەچێکریە گەلە کەیفامە هاتیە و مەدێت ئەف کارێ دەستی بەردەوام هەبن بۆ ئاوارێ مێ شنگاریە دابخۆ پێشبیر کە میعیشە تاخۆ پێ بکەن. گەلێکی باشە ژن هەموو کاریگارێ بکە و دەستی خوا هەموو کاری بکە و مەدوێ مافێ ژنە هەبێ ئەمژی وەکە هەموو خەڵکی دەستی خۆ تابە خۆ کارش خۆڕە بکەن گەلەکەم کێف خۆشە مەدوێ مافێ ژنال هەموو جیە هەبێ ئەم کارم خۆ بڕێڤە بنم دەستی خۆ بشغڵێ خۆ خۆشە مە تشتێ خوانینە مەدانینە مە تاعتیلێ دیتیە و سپەهی چێتکن هەموو تشتێ دەستیم زانێ ئەڤ بوو ساڵەکەم شغڵن هەموو تشتێ دەستزانێ. ئێمە ئەمڕۆ کۆبووینەتەوانێت لێرە کە فستیڤالێکی ساڵانەی کوردیە ئەکرێ بۆ قوتابخانەکەمان کە ئەویش بە چەندین کەپری کوردەواری ئەڕازێنرێتەوانێ و پێشبڕکی ئەکرێ لە بینی پۆلەکانە و هەروەها کەپرەکانیش بریتین لە شتی کوردەواری کۆن جلی کوردی خواردنی میلی بێت هەڵپەرکی کۆن گۆرانی کۆن هەموو شتێکی کوردەواری کۆنی لێ پێک دێت. لە هەوارشە ئاساین بە ڕێخسیەم چالاکی جوانەمان بە ئامادەکردنی کەلوپەلی کوردی و کوردەواری کوردستان و ناساندنی ئەشیا کە لە پووریەکانی کورد خۆمان بە ئەو کەسانی کە نازانن ئێمە هەساوین بە یادکردنەوەی ئەم ڕۆژە کە بە ڕۆژی کولتوری دائەنین